کاک هەردی عەبدوڵڵا غەفوور چاودێری بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردنەکانی عێراق لە ئەمریکا بە تایبەتی لە دەڤەری واشنگتن زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە تۆ وەک چاودێرێکی بزوتنەوەی گۆڕان لە سەر هەڵبژاردنەکان تا ئێستا چی بەدی کردووە و پرۆسەی هەڵبژاردن چۆن هەڵەسەنجێنی کە تا ئێستا کراوە ئایا هیچ سکاڵایەک ناڕەزایت هەندە بڕیوە بەرامبەر ئەوەی تا ئێستا و 2 ڕۆژە هەڵبژاردن ئەنجام دەدرێ؟ زۆر سپاس بۆم دەرفەتە بەڵێ ئێمە بەنسبەت ڕۆژی هەڵبژاردن لە واشنگتن دی سی هەتا ئەم کاتە پرۆسەیەکی سەرکەوتوو بووە بەڵام ئەوەی من تەسەوڕم کردبێ خەڵکیێکی کەم بەشداری کردووە دوێنێ 941 دەنگ لێرە تۆمار کراوە بە هەموو لایەنە جیاجیەکانەوە ئەمڕۆ هەتا ئێستا بەشدارێکی خەڵک کەمتر هەیە لەبەرەوەی کە بەحەقەت ڕۆژێکی بڵێن دووشەمە خەڵک بەبوونی ئیش و کار وشتەوە نەیتوانیەوە بەشداری بکات لەوەشە دوای سەعات 3 پرۆسەکە قەرەباڵغێکی تر بەخۆی یا سەعات 4 قەرەباڵغێکی تر بەخۆیەوە بینێ بۆ مەسەلەی سکاڵاش تا ئێستا هیچ کیانێک پێما بێ سکاڵا لەم 2 ڕۆژەیە تۆمار نەکراوە لەسەر هیچ لایەن و حیزبێک بەڵام بەر لەوەی هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت لێرە باسی وەشت کە دوێنێ مەبەست ڕۆژی یەکشەمەیە کە 27 مانگە 2 ڕۆژ دانراوە بۆ هەڵبژاردنەکانی بۆ عێراقیەکان لە دەرەوەی وڵات کە دەنجی خۆیان بدەن ڕۆژی یەکشەمە کە 27 مانگ و دەستی پێکرد بەر لە هەڵبژاردنەکانی کە لێر دەست پێ بکاتن ئێوە وەکو بزنەوەی گۆڕان بەنامەیەکتان دەکردبوو لەسەر شێوەی دانانی کارمەندانی چاودێریکردنی هەڵبژاردنەکان دەکرێت باسی ئەو بکەی و ئایا چی بەسەر هات؟ بەڵێ ئێمە بەڕاستی ویسمان ڕۆڵێکی کاریگەر بینین لەم پرۆسەیە وەکو هەموو کیانێکی تری بڵێن کوردستان بەتابێت هەرێمی کوردستان بەشداری بکەین بەڵام ئێمە چەنەها بڵێن سیڤی ئەو کەسانەمان کە ویسیان بەشداری بکەن وەکو لێرە منەسەق وەکو مدیری مەحەتاوانە بەشداری بکەن ئێمە ناوەکانیانوان تۆمار کرد سیڤەکانمان نرد بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەڵام بەداخەوە پێم وابێت دەستوەردانی حیزب هەسا بە دەرێنانی چەند ناوێک لە ناوی بڵێن هەواڵان و برادرانی ئێمە بەدانانی کەسانی خۆیان لەو جێگایانە یعنی ئێستا ئەگەر ژوور هەیە من ئەتوانم پێ بڵێم 4 نەفەر 5 نەفەر لە لیستی زەرد لەسەر پارتی دموکراتی کوردستان لەو شوێنانە کۆنتڕۆڵ کراوە و بەڵێ ئێمە لەو بەیاننامەیەشا گلەیی و گازندەی خۆمان خستە بەیاننامەیەک و لە جەریدەکان و لە سایتی سبەی لە زۆر شوێن بڵاومان کردەوە و بەڵام هیچ هینێکمان بەڕاستی بۆی نەکرایەوە باشە ئەمە هۆکاریان بۆ چگرەوە حەقی ئەوان نیە بەست حەقی خۆیان بێتن ئەوان دەنجەکەمان هینەوە کارمەندی زیاتریان بۆ دابین بکرێت یا ئەمە جیا لە مەسەلەی دەنگدانی ڕابردوو ئەمە بە تەسەوری من ئەبێ فەرقی هەبێ لە دەنگدانی ڕابردوو لەبەرەوە ئەمە لەسەر ئەو نیسبەتەدا نەدراوە لەبەرەوەی تۆ کورسی زیاترا بێ لە کۆمیسیۆنیشا کارمەندە زیاتر بێ بەڵام لەسەر ئەساسی و خەڵکانەی کە توانیان هەیە بەشداری لەم پرۆسەیە بکەن یا کاتیان هەیە یا بڵێنە و شەهادە و شتانەی کە ئێمە پێشکەشمان کردووە بەڵام بەداخەوە کە ئەوان ناوەکانیان هەسان بە دەرهێنانی ناوەکانیان و دانانی کەسی تر لە شوێنەکانیان باسی ئەوت کرد کە خەڵک کەم هاتوو بۆ دەنگدان مەبەستت بەگشتی هەڵبژاردننی ڕۆژی یەکشەمە و ڕۆژی دووشەمە کە 27 و 28 مانگ بە بەراوردکردن لەگەڵ هەڵبژاردنەکانی پێش و چییە مەبەستت کە ئەڵەی خەڵک کەم هاتووە ئەگەر مەسەلەکە کەمی ئەمجارە بێتن هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیەوە؟ بەڵێ هۆکارەکەی بە تایبەتی ئەگەڕێنمەوە بۆ چۆنەڵی دەستێوەردانی حزب لە بۆنە و مناسبەکان و خوێندنەوەی خەڵک بۆ پرۆسەی هەڵبژاردن تا ڕادەیەک خۆی لە لاوازیە بینێتەوە کە خەڵک چۆنەڵی ئەو ڕۆحیتیانە کە بەشداری پرۆسەی هەڵبژاردن کەەوە من لەگەڵ چەنەها گەنج قسەم کردو لە سەر بە چەنەها لایەنی جیاواز کە نایانێ ئەسڵەن لەم پرۆسەیە بەشداری بکەن بەڵام من هیوادارم ئەم ڕۆژ کاتیان لەبەردەست ئاماوە بەشداری بکەن و بە دەنگی خۆیان بن بە ویژدان و درۆ لەگەڵ ناخی خۆیانان نەکەن و چیترە و کۆت و زنجیرانەی لە دەستیان و لە قاچیانە بیپسێن و بە ئازادانە دەنگی خۆیان بن لە هەر شوێنێکی دنیادان. کاک هەردی عەبدوڵڵا غەفوور چاودێری بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردنەکانی عێراق لە واشنگتن زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە سپاسانەکەم.